Summarize 12. Summarize equally was the grammar and functions. رزمان و أرككان. Unit 1. Unit يكم. Students book كتابي خوينكار page 7 لاپراود. Activity B. چالاکی B. باوت اكتدا بناو نشاني comparative and superlative. Play براود و play بالا. Adjective كان لقل adverb كان all know all كار كان واتا play براود يان هي comparative و play بالا يان هي superlative. اگر اول ناکیان اول کارک من هبه کلیک برگه پیکات بی و اتاک بزوینی چدا بی و کوشی بیگ گورا بمعنی بیگورن بو پلی براورد او ایاری بو زیاد دکین دبیت بیگا گورتر و اگر بمعنی بیگورن بو پلی بالا او ای استی بو زیاد دکین بیگست گورترین به همان شیو شی فاست که همان کاتا اولا و اول کرداریشا خیره لبروی لیک برگه پیکاتو اگر بمعنی بیگورن بو پلی براورد ایار وردگره فاستا خیراتر اگر بیگورن بو پلی بالا با ای استی وردگره فاستست خیراترین اگر وشک من هبینی اول ناکن اول کارک لدو برگه پیکات بیت و بوای کتای هات و کوشی هپی ها پی دو برگه و بوای کتای هات و دلخوش معنی بیگورن بو پلی براورد او وای کده گورن بو آی و ای آر زیاد دکین هپیه اگر بیگورن بو پلی بالا superlative و اگر گورن بو آی همان شوا و ای استی زیاد دکین happiest دلخوشترین اگر وشک من هبه کلا دو برگه پیک هات بی و وای کتایی نه هات بی یعنی زیادتر لدو برگه بیت وکو important گرینگ important سه برگه و پلی براورد مور لپی زیاد دکین دلین more important گرینگتر بو پلی بالا most لپی زیاد دکین most important گرینگترین interesting اگر وشک من هبه بای انجی کتایی هات بیت او هم کاتی که مور لپی زیاد دکین بو پلی براورد more interesting سرن سراکشتر و بو پلی بالا most لپی زیاد دکین most interesting سرن سراکشترین او شانی خواره پلی براورد و بالا کانی نشازه good اول ناوا باش well اول کارا بباشی پلی براوردی هر کنده بیت best beta باشتر پلی بالا کنده بیت best باشترین وشی bad خراب ill خراب یعنی نخوش هر کن اول ناون badly بخرابی اول کرداره او سوشان هرسی کن پلی براورده کنده بیت worse خرابتر و پلی بالا کنده بیت worst خرابترین فا دور پلی براورده کنده بیت farther یعنی further دورتر پلی بالا کنده بیت farthest و furthest دورترین وشی few لقل little واتا كميك few بهمان شيء وكميك little لقل ناوي نشمير راو بكاري few لقل ناوي شمير راو بكاري بلي براورده كان بيت less كمتر بلي بالا كان بيت least كمترين much زور لقل ناوي نشمير راو بكاري many زور بهمان شيء ولقل ناوي شمير راو بكاري بلي براورده كان بيت more زياتر most بلي بالا كان زياترين استا بزانین او نا آسایی کن یعنی اول کردار آسایی کن پلی براورده کن comparative و superlative لچکاتک داوه کردیم و شوی که گشتی اگر وشی very so to rather quiet very so to rather quiet لپیش باشایی که بو اول ناو باشایی که دا اول ناوی کی یعنی اول کاری کی آسایی بکرده نک پلی براورد comparative یعنی superlative هندێک جار بەدوای ئەواندا پلی براوردێ بەڵام زۆر کەمە بە زۆری بەدوای ئەو شانەدا very so to rather quiet ئاڵناوێکی ئاسایی بەکاردێن هەر کاتێک لە دوای بۆشاییەک وشەی than هەبوو
ئەوە لەناو بۆشاییەکەدا comparative واتە پلەی بەراورد بەکاردێ هەر کاتێک لە پێش بۆشاییەک the هەبوو ئەوە لەناو بۆشاییەکەدا پلەی باڵا بەکاردێ واتە superlative بەکاردێت سێ یاسامان هەنە کە هەواڵناوەکانیان تێدا بەکاردێت یاسای یەکەمیان یاسای زانی پێدەگوترێ ناوی یەکەم دەنووسین کە دوو ناو بەراورد بکەین کردارەکە دەنووسینەوە adjective یان adverbەکە دەنووسین بەڵام پێویستە پلەی بەراورد بێ comparative بێ زان دەنووسین و لە دوای زان ناوی دووەم دەنووسینەوە بەڵام دەڵێن this room is larger than the other room ئەو ژوورە گەورەترە لە ژوورەکەی تر ئەو یاسای زانی پێدەگوترێ یاسایەکی کەمان هەیە کە یاسای بەکارهێنانی سوپەرلەتیڤە پلەی باڵا یەک ناومان هەیە لەو یاساییدا لە سەرەتا دەینووسین کردارەکە دەنووسین the دەنووسین کە دەکرێ the نەشنووسرێ هاوڵناو یان adverbەکە دەنووسین لە پلەی باڵادا دەتوانین لە کۆتاییدا among them بنووسین بۆ دەڵێن this room is the largest among them ئەو ژوورە گەورەترینە لە هەمویان یان لەناو ئەواندا یاسایەکترمان هەیە یاسای as یان not as یعنی وەکو ئەو وایە not as یعنی وەکو یەکتر نینە لێرش بامان شێ و دوو ناومان هەن ناوی یەکەم دەنووسین ئەو دوو ناوانەیە کە بەراوردیان دەکەین کردارەکە دەنووسین ئەگەر نۆتی دابوو داوای کرد بەکاری بێنین نۆت دەنووسین لە دوای کردارەکە ئەگەر نەیدابوو ڕاستەوخۆ ئەز دەنووسین لە نێوان دوو ئەزەکاندا adjective یان adverbێکی ئاسایی دەنووسین واتە نابێ پلەی بەراورد بێ و نابێ پلەی باڵا بێ ئەزی دووەم دەنووسین لە کۆتاییدا ناوی دووەم دەنووسین وەرمە دەڵێن this room is as large as the other room ئەو ژوورە وەکو ژوورەکەی کە گەورەیە ئەگەر بڵین وەکو یەکتر نین دەڵێن this room isn't as large as the other room ئەو ژوورە وەکو ژوورەکەی تر فراوان یان گەورە نییە ئەبین یەک نووسراوە ئەگەر ئەو دەستەواژانەی خوارد لە پرسیارەکەدا هەبوونەوە پلەی باڵا بەکاردێ ئەگەر ئینمان هەبوو لەگەڵ ناوی شوێنێک وەرمونە in the world لە جیهاندا in the group لە ناو کۆمەڵەیان دەستەکەدا ئەگەر ئەوانە هەبوو لە کۆتایی ڕستێکی ئەوە پلەی باڵا بەکاردێت ئەگەر ئەف لەگەڵ time کاتمان هەبوو ئەف دەیە لە ساڵەکەدا ئەف the day وەرمونە لە ڕۆژەکەدا ئەوە شێوەیەکی گشتیش لە ڕستەی present perfectدا پلەی باڵا بەکاردێت نمونەکان نمونە یەکەم all wanted a good life than before هەمویان ژیانێکی باشتریان دەویست لە پێشتر لێرە ئەگەر سەیری بکەین وشەی گودی لە ناو کەوانیدا داوە کە ئادجێکتیڤ داوای کرد بە ڕاست بکرێتەوە لەبەرەوەی زان هەیە لە دوای بۆشایەکەی یان لە دوای وشەکەی بۆ پێویستە پلەی بەراورد بەکاربێ بۆ گۆڕدراوە بۆ better good better دووەمیان Tom is the person in the group Tom فەیمەسیدا و بەناوبانگترین کەسە لە دەستەکەدا لەبەرەوەی لە پێش بۆشایەکە the هەیە و in لەگەڵ the group هەیە لە کۆتاییدا بۆیە پێویستە superlative بەکاربێنین most famous بەناوبانگترین famous دوو بڕگەیە بەڵام لەبەرەوەی بۆی کۆتایی نهاتوو مۆستی لە پێش زیاد دەکرێەوە پلەی باڵا سێمیان this book is very more boring ئەو کتێبە زۆر بێزارکەرە more boring داوە بەڵام لەبەرەوەی لە پێش بۆشایەکە very هەیە پێویستە ئاوەڵناوێکی ئاسایی بەدوای بێ بۆی more لایە چێ دەبێتەوە boring this book is very boring ئەو کتێبە زۆر بێزارکەرە چوارم compare yourself خۆت بەراورد بکە with one of your friends لەگەڵ یەکێک لە هاوڕێیەکانت use old وشەی old بەکاربێنە بە تەمەن هەر کاتێکی yourself هەبێ خۆت ئەوە لە وەڵامەکەدا پێویستە I بەکاربێنین واتە من دەڵێن I old adjective بۆیە پێویستە یەکێک کردارێکی بی بەکاربێنین لەگەڵ Iدا ئەم بەکاربێ I am بۆ بەراوردکردن یاسای than بەکاردێنین بۆیە پێویستە ئاڵماوەکە بگۆڕین بۆ پلەی بەراورد بۆیە دەڵێن older than my friend your friend هاوڕێیەکەت دەبێتە my friend هاوڕێیەکەم من بەتەمەنترم لە هاوڕێیەکەم دەشتوانین لە شوێنی وشەی my friend ناوێکی بنووسی بۆ من I am older than ئازاد ئەمن لە ئازاد
بەتەمەنترم. پێنجەم Azad's watch is big. ساعتەکەی ئازاد گەورەیە. Tara's watch is very small. ساعتەکەی ئازاد زۆر بچووکە. Use than بەکاربێنم. ناوی یەکەم دەنووسینەوە Azad's watch. کردارەکە دەنووسینەوە کە لێرەدا کردداری بیە. ئادجێکتیڤەکە دەنووسینەوە big. لەبەرەوەی یاسای زان بەکارین پێویستە گۆڕی و پلەی بەراورد دەبێتە bigger than Tara's watch لە ساعتەکەی تارە. شەشەمیان Big Apple Hostel is $42 per night. Big Apple Hostel شەوی $42. North Park Hostel is $57 per night. North Park Hostel شەوی $50. Use not as. یاسای not as بەکاربێنە. لێرە پێویستە بە خۆمان ئادجێکتیڤێک بەکاربێنین. ئەگەر ئادجێکتیڤی لەبەرەوەی not as ئەیەوە نرخی Big Apple Hostel کەمترە لە North Park Hostel پێویستە ئادجێکتیڤی expensive بەکاربێنین. ئەگەر بە پێچەوانەوە بە نرخی Big Apple Hostel زیاتر بە لە نرخی North Park Hostel ئەو کاتەی ئادجێکتیڤی cheapمان بەکاردێنە. ناوی یەکەم دەنووسینەوە Big Apple Hostel is not as. ئادجێکتیڤەکە دەنووسین بە شێوەیەکی ئاسایی expensive as. ناوی دووەم دەنووسینەوە North Park Hostel. واتە Big Apple Hostel ئەوەندەی North Park Hostel گران نییە. نمونەی کۆتایی ئەوتەمیان Use the superlative form. شێواز پلەی باڵا بەکاربێنە to talk about بۆی قسە بکەی لەبارەی مانهاتان being old لەبارەی مانهاتانەوە کە کۆنە and a famous part و بەشێکی بەناوبانگیشە. ناوکە دەنووسینەوە کە مانهاتنە. Manhattan is the oldest. لەبەرەوەی دەڵێت superlative بەکاربێنێ پلەی باڵا بەکاردێنین دەبێتە oldest. Famous دەبێتە most famous. واتە دوو ئادجێکتیڤی داوە هەردووکیان پێویستە بگۆڕین بۆ superlative. Old, oldest, famous, most famous. Manhattan is the oldest and most famous part. Manhattan بەتەمەنترین و بەناوبانگترین بەشە.